گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتاکەم بە میوانداری ستارباقی ماستەر لە کۆمەڵناسی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی 1970. کاک ستار بەخێر بیت. یعنی لەناو کوردەواری ئەوا باوەوا قساکرێت. مناڵێکی 5 ساڵان و 6 ساڵان پێڵێن فریشتە. چیە دەسێتێتە فریشتەیەکی ئاوا و بە فیشەک بیکوژێت؟ زۆر سپاس، شەوتان باش بەلای خوا. لە ڕاستیدا منیش هاوڕام لەگەڵتا کە چۆن وەچێ دەستی دەچێتە کوشتنی منداڵێکی وە یان هەر کەسێک ئەسڵان کوشتن بە هەموو جۆرەکانی کارێکی زۆر قێزەونە و دوا چارەسەری زۆر خراپە کە مرۆڤەکان هەندێک جار پەنای بۆ دەبن. لە ڕاستیدا ئێمە وای دەبینم من تاچی کورد کە بەیانی هەڵدەستێتەوە شەو کە دەخوێت بە کۆمەڵە سترێسی دەرونیەوە دەخوێت بەیانیش کە هەڵدەستێتەوە هەمان ئەو سترێسانە لەگەڵ خۆی دووبارە ئەکتیڤ دەکاتەوە. بۆی ئەو سترێسانێکە هەیە یان ئەو ڕووداوە دڵتەزێنانی کە ڕوودە ڕۆژانە بە کوشتن و بە سوستاندن و بەخۆ کوشتن هەمویان پاڵنەری دەرەکی و پاڵنەری کەسیشیە، واتە عاملی مۆزوعی هەیە و فاکتەری دەرەکی هەیە و فاکتەری زیاتیش هەیە. هەندێک کاتیش هەردووچان زۆر جار وا دەکاتن با بڵێن خەڵکی دەوروبەرمان دەبێتە هاندەر، چونکە تاجی کورتا ئێستاکە وا ڕاهاتووە کات تۆڵە سەدنەوە بە تاکە ڕێگە و چارەسەر دەزانێتن. ڕەنگە بۆ ئەوەشیان ئەوانی بیانی خوان هەبێت کە بۆچی پەنا بۆ کوشتن دەبن. بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئەو سرسە دەرونیانێک کە تاک لە دەرەوە بۆی دروست دەکرێتن وا دەکات زۆر ئەو تاکە تووشی هەڵەشەی بێت و پەنا بۆ کوشتن باتن. ئەمە خاڵێکی دووەم من پێم وایە کا خاوەر تا ئێستا کە زمانی دیالۆگ لە کۆمەڵگای کوردستانی بە شێوەیەکی کەم کاری پێ دەکرێت ئەگەر نەڵێم هەیە. ئەو سترێسە وا لە باوکێکە کات دەستی بچێتە فریشتەیەکی 5 ساڵان و بە فیشەک بیکوژێت. من پێم وایە ئەوەی کە ڕوو دەداتن ئەنجامە یەک لە هۆکارەکان سترێسە ئەوە بەشێکیانە. ئێمە قسە لەسەر ئەوە نەکەین عاتیفەیە با بڵێن باوشێک چۆن دەستی دەچێتە بە کوشتنی منداڵەکەی ڕاستە ئەوە 100% لە ڕووی عاتیفە و سۆزداریەوە ئەوە ڕاستە، بەڵام لە ڕووی لۆژیک و عەقڵەوە دەبێت ئەوە بڵین کە ئەو کارێک کە ئەو بەڕێزە کردیتیانە و کەسە کردوێتی لە کۆتاییدا کارێکی قێزەونە، بەڵام فاکتەری پشتەوەی چییە؟ ڕەنگە ڕۆژێک دوان سییان لێ خۆش بووە تا گەیشتە ئەو ڕادەی ئەمڕۆ بڕشێتەوە یان باوڵێ ئەمڕۆکە دەری بڕێتن، چونکە هەمومان لە ژێر جۆرێک لە فشارداین. ئەو فشاری ڕەنگە ئەوەی ئێستا ئەوڕۆکە ڕوویداوە ڕەنگە پەرچەکرداری پێشتریشی تێدا هەبوو بیتن، بەڵام دانی بەخۆی داگرتووە، بەڵام ئەمڕۆکە بە شێوەیەکی زۆر خراپ وەڵامی داوەتەوە. بەڵێ ئەم کێشە کۆمەڵایەتیانی کە دەرەنجامەکەی کوشتنە خۆ کوشتنە ئەمانەکەی چارەسەر بن لە هەرێمی کوردستانە. بە بۆچوونی من زۆر زەرورە چەند شتێکەوەی بۆ چارەسەری ئەو دۆخەیە. یەکەم دادگا بکرێتە ماڵی هەمووان و هەر هەمووان مافی خۆیانە دادگاکانەوە بەدەست بهێنن، واتە دادگا بکرێت بە کەڵتور یاسا سەروەر بکرێت دادگاکان. دووهەم لە پرۆسەی پەروەردە فێرکردنە بە دڵنیاییەوە کار لەسەر لایانی دەرونی لایانی کۆمەڵناسی و هەروەها لایانی هوەری و وەرزشی بکرێتن. یان ئێمە تاک من زۆر زار بیر دەکەمەوە دەڵێم ئەگەر بێت و ئێمە هەر هەمومان هەستێکی هوەریمان هەبوایە، هەر هەمومان هەستێکی ڕۆحی وەرزشکارانەمان هەبوایە، لایانی دەرون یەکترمان بخین وایە لایانی کۆمەڵاتی بچوێنە ناو دۆخەکە بڕوا ناکەم پەنام بردووە بەر ئەو هەموو تەشەنوجات و ئەو هەموو کوشت و بڕێیە. خاڵی سێهەمیان دەبێتن دەسەڵات کوردیشی بەخۆی دابچێتەوە بۆ ئەوەی ڕێز لە بۆچوون و لە ئیرادەی خەڵک بگرێت و وا بکاتن یاسا زیاتر کاری پێ بکرێت و دادگاکان سەربەخۆ بکرێن. خاڵێکی دیکەش پێم وایە ئەوەیە کە مرۆڤی کورد گومان لەوە هەیە کە ئەمە دەستی دەسەڵاتی کوردی تیابێت و هۆکارەکەی ئەوەی وەکو خۆت باشێکی کە دادگاکان سەروەر نین. وڵای پرسیارەکەش تۆزە قورسە، بەڵام باشتێکت پێ بڵێم دەزانانی زۆر زار کۆمەڵە کێشەیە کە ڕووداتن بەڕاستە خۆیان بەنان ڕاستەخۆ لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتە دەشتێتەوە کە حاکمی هەر شوێنێکە. بۆچی؟ چکە لە کۆتاییدا ئەو کارێکی ئێستا ئەو ڕووی داوە خەڵک لە کۆتاییدا ئەگەر ئەو ڕووداوە کە ڕوشکیدا دەبێت پەنا بۆ لایەنێک باتن، ئەو لایەنە هێزی بەدەستە، ئەو لایەنێکە هێزی بەدەستە ناوی چیە؟ دەسەڵات. بۆیە ئەوە ڕاستەخۆ بەنان ڕاستەخۆ لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتە دەشێتەوە کە هەر شوێنێکە هەر وڵاتێک بەڕێوە دەباتن. بۆیە تاک دەبێت بیلەوە بکاتەوە کە وای دەبینم کە زۆر زەرور ئەتوولەوە بیر بکەوە هەموو هەوڵی ئەو کەسێک کە ئێستا ئەو ڕووداوە ئەو ڕۆی کردیا دەیەوێت میلی کاژمێر بگەڕێتەوە پێش ڕووداوەکە بۆ ئەوی بەخۆی دابچێتە، چونکە ئەو کەسێک کە ئێستا کە ئەو ڕووداوە کردووە ئەگەر 95 سوور بێت لەسەر ئەوەی کە ئەو ڕووداوە کردیتی کە ڕووداوی زۆر قێزەونە کارێکی دروستە، بەڵام بەدنیاوی 105 زۆر پەشیمانە کە ڕەنگە هێزی پەشیمانێکە زۆر بەقەوەتر بێتن ناو هێزەی کە با بڵێن پاڵنەری بووە.
بۆیە لەو کاتەدا تاک زەرورە با بڵێن بەهێمنانە بیر بکاتەوە وەکو زۆر جاری دەوترێتن کاتێک کە تۆ تووڕە بووی یان دانیشیان گڵاسێک ئاو بخۆرەوە واتە ئێمە دەوێت بیر لەو بکەینەوە کە ئەگەر ئێمە ئەو ڕووداوەمان کرد ئەو شەڕەمان کرد ئەو ناخۆشەمان کرد ئایا دەرئەنجامەکە چی دەبێتن تۆ دەکەویتە کێشەوە دەکەویتە زیندان لامان کە دەبێت ئێستا کە دەیان کەس بێتە ناوبژیت بۆ ئەوەی کە ڕوویدا بڵێن کاکە تازە هات زۆر جار ئێمە قەزا و قەدەر دەکرێتە شت بەڕاستی کەەوە پێمانە لەو کاتەیە هیچ ڕۆڵێکی ئەو تۆ هەبێتن باشە ئەم دیاردانی ئێستا بوون بە دیاردە کوشتن خۆ کوشتن ببوور لە حاڵەتەوە بوون بە دیاردە یعنی ناو بەناو ئێمە لێرە لەوێ بیستین کچێکە کوژرێت کوڕێکە کوژرێت مناڵێکە کوژرێت زەدایکێک ئەشکەنجەی مناڵێکەیەات ئەمانە پێش 20 ساڵیش هەبوون یان ئەمە سوۆسیال میدیا و ڕاگەیاندنە ئاوازە قێکاتەوە بۆ خەڵک کاکە خاوەر لە ڕاستیدا کوشتن و بڕین و هەموو ئەو شتانە هەر هەبووە بەڵام بەو ڕێژە ئێستاکە نەبووە بۆچی نەبووە ئێستا ئەیمە وەکو کۆمەڵگە کوردستانی لە دووسێ قۆناغدا دەژی من پێم وایە قۆناغ یەکەم قۆناغی ڕاگوزاریە ئەو قۆناغێمەتە تێدانە ڕاگوزاری کۆمەڵێک پرۆسە و کۆمەڵێک حاڵەت و کۆمەڵێک دیاردە ئەو توی تێدا سەر هەڵدا کە خاڵی دووەممان دێتە بەرچە ئەویشیان هەستکردنە بە نامۆی تاکەکان هەست بە نامۆی دەکەن واتە خاڵی یەکەم ڕاگوزارە خاڵی دومە تاک هەست بە نامۆی دەکاتن ئەو خاڵی یەکەم بۆ ڕوونکەیتەوە ڕاگوزارە ئەویان زیاتر ڕوونکەیتەوە بۆ خەڵک بەڵێ ڕاگوزار ئێستا ئێمە لە قۆناغێک داینا بۆ نمونە لە قۆناغ داینا سەیر دەکەی لە شەو ڕۆژێک کۆمەڵ شتەکان زۆر بە خێرایی دەڕۆڕێەوە بۆ نمونە کۆمەڵ شتێکە بوو جاران وای کردبوو کە تاک زۆر بە ئاسوودەیش بژیتن بەڵام ئێستا کە سەیر دەکەی ڕۆژانە بازێک دەخرێتە سەرت ئەو بازەوا دەکات سترێسێکت بۆ دروست بیتن بەیانی دووبیانی ئەو جارەدەی کۆمەڵک دیاردە ئەم حاڵەتان ئەم دیاردانی کە ڕوەدان پەیوەندیان بە باجی حکوومەتەوە نییە بە کەم دەرامەتیەوە نییە کابرا کێشەی کۆمەڵایەتی هەیە کابرا لە ژنەکەی جیابۆتەوە زڵداکێکی هەیە و باز لەوا کرێت کە کێشەی کۆمەڵایەتی بووە بۆ پێ دوایە ئەم هۆکارانی تر ئەم خاڵانی کە باسێکی هۆکاری سەرەکی بن بابەتەکان کۆمەڵایەتی هۆکاری ورد بەڵێ هۆکاری وردمانێ هۆکاری گەورەشمانێ واتە هۆکاری بچووک و هۆکاری گەورە ئەوەی کە کێشە کۆمەڵایەتەکەیە باڵێ هۆکارە گەورەکەیە دەڵێ کێشە کۆمەڵاتی بەڵام بڕۆ وردیکەوە ئەو کێشەیە کێشە کۆمەڵایەتەکە چ بووە ڕەنگە با بڵێن بەشێکی پەیوەندی بە دارایی و هەبیتن ڕەنگە بەشێکی پەیوەندی بە نەگونجانی لایانی ینی حاڵەت هەبووە ئەگەر لەوانەیە هاوڕابی لەگەڵمە حاڵەت هەبووە کێشەی داراییان نەبووە ئەسڵەن پارەیەکی باشیشیان پێ بووە بەڵام خیانەت دروست بووە خیانەتی زەوجی دروست بووە بۆ پێ دوای ئەمە کێشەی دارایی هۆکارە هاوڕایت لەگەڵمان بەڵێ هاوڕام مروتم بەشێکی پەیوەندی بە نەگونجانی لایانی دەرونیەوە هەیە دەزانی قبول نەکردنی هەندێشت من باسم کرد قۆناغی ڕاگوزاری ئەوەیە ئێستا ئێمە با بڵێن دیاردێک باوای دابنین ئەگەر بینەران لێم قبولکەیان لەگەڵ جەنابەت دیاردێک پێدا بە پێ دەوترێت دیاردەی خیانەتی هاوسەرگیری باشە ئەو ئێستا کە قۆناغی ڕاگوزارە ئێمە پێدا تێدەپەڕین جاران ئەگەر کچ و کوڕێک بەهات بناسە شاشەکانی تەلەڤیزیۆن باسی کۆمەڵک شتی خۆیان بکرد باشتی وەکو ئەوەی لە زۆر تیڤی دەیبینین پێمان سیر بوو بەڵام ئێستا کە زۆر بە ئاسایی گوێشی بۆ دەگرین جارم بەلامانەوە سیر بوو کە پیاوێک یان ئافرەتێک بێتە سەر تەلەڤیزیۆنی بۆ بەسی کۆکردن و کۆمەڵک لایک و کۆمێت و شێر بێ کۆمەڵک بابڵێن ڕفتاری سەرنجڕاکێش و ناپەسندیان بابڵێن دوور لە ئادابی کۆمەڵاتی بکات پێمان ئاسایی و بەڵام ئەوڕۆکە ئەو قۆناغ ڕاگوزاریە وای کردە زۆر بە ئاسایی قبولی کەین ئەلێردا کۆمەڵە تاکێک سەر هەڵدەداتن ئەو تاکانە تووشی نامۆی کۆمەڵاتی دەبن ئەو قۆناغ ڕاگوزاری ئەوەی لێ بەرهەمدێک کە ئێساکەیە بەڵام بە تێپەڕبوونی کات ئەو حاڵەتانە کە ئێساکە بووتە دیاردا بە تێپەڕبوونی کات وی لێ دێت تاک کۆمەلگە لێ ڕادێتن ئەو لێ ڕاهاتنە چۆنە ئێساکە لە ڕۆژانە لە تەلەڤیزیۆنەکان دەبیستی دەکوژرێ خۆی دەستێنێ خۆی دەخنچێنیتن خەڵک جارە ویجدان لەگەڵ ئازاری دەخوارد بەڵام ئێستا خەڵک لە پاش ئەوە زۆر بە ئاسایی وەری دەگریتن ئەو مانای وانیە مانای وایە کێشەکان بە ئاسایی دەبێت لە لامان لایانی دەرونیش وەکو جەنابەت باس کرد کابرا با بڵێن پارێکی زۆریشی هەیە بەڵام خیانەتی هاوسەرگیری کۆڵەگەی ماڵەکەی هەڵوەشاندێتەوە ڕاستە دەزانیت چکە یەکێک لە شتەکانی کە کۆمەلگای ئێمە پێی نامۆیە تۆ چاولێکە لە ژیان ئێمەدا ڕۆژانە دەیان و سەدان و هەزاران جنێ و لە فەیسبوک لە تیکتۆک لە شوێنی دیکە بە یەکتر دەدرێتن بەڵام ناین باسی خۆشەویستی بکەین چکە خۆشەویستی تا ڕادەیەک خەریکە نامۆدەی بۆ کۆمەلگایە هێندەی ڕق و تووڕەیی جێگەی خۆشەویستی گرتوتەوە نەماتوانین ئەوەندە خۆشەویستی بەرقەرار بکەین بۆیە پرۆسەی هاوسەرگیریش لەم کۆمەلگای ئێمە پرۆسەی هاوسەرگیری لە کۆمەلگای ئێمە پرۆسەیەکە لەسەر بنەمای خۆشەویستی نییە لەسەر بنەمای یەکتر دیتنەوەی لە فەیسبوک باڵێ زۆر جاران ئەو یەکتر دۆزینەوە نێو فەیسبوک دەبێتە هاوڕێی گریمانەی
واتە هاوڕەیەکە دوور لە حقیقەتە ڕەنگە ئەو دوو هاوڕێتۆ لە شارێکە ناشی ناچی بەڵام لە ڕێگەی تیکتۆک فەیسبوک ناسیت و ئاشناتی لەگەڵی پیدا کردە بەیانی دووبانی هاسەرگیری لەگەڵ دەکەیت کێشەیەکی لە دەقومێتن ڕەنگە و کێشەی ئەوڕۆکە کۆمەڵاتی ئەوە نەبوو بێ بەڵام هۆکاری ورد و بچووکی لە پشتەوە هەیە. بڵێ ستار باقی ماستەر لە کۆمەڵناسی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدیۆی هەش بوویت. سوپاس بۆ ئامادەبوونیت.